لە پاڵ پەتایەکی وەرزی چڕ و بێزارکەر شەپۆلێکی دیکەی کۆڕۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئەم جارە لە نێو منداڵانیشدا زۆر بڵاوە و بە سکچوون و ڕشانە و تایبەرز دەست پێ دەکات. نەخۆشخانەی منداڵانی سلێمانیە ڕێژەیەکی زۆر لە دایک و باوکان هاتوون پشکنین بۆ منداڵەکانیان ئەنجام دەدەن و گومانی بوونی کۆرۆنایان هەیە لە منداڵەکانیان. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانی دەڵێت پێویستە دایک و باوکان چاودێری چڕی منداڵەکانیان بن. ئەگەر پەتای ئاسایش بگرن پێویستە پشکنینیان بۆ بکەن، چونکە نیشانەی پەتاوەرزیەکە لەگەڵ کۆرۆنادا تێکەڵ بووە و هەر یەکشتن. لە ئێستا ڕۆژانە ژمارەکان لە زیاد بوونە، ینی هەر پێرە نزیکی 700 مناڵ سەردانی بەشی ڕاوێژکاریان کرد بوو دوێنێ ئەوەی کە پرسیم بوو بە 760 مناڵ، ینی واتە ڕۆژانە ئەم حاڵەتانە زیاد دەبن ئەوەی کە سەردانی نەخۆشخانەکە هەم ئەو حاڵەتانش کە داخڵەکرێن. بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ مناڵان تەبان نەک بۆ گەوران ئەوەیە کە هەم کۆڕۆنا و هەم پەتای ئاساییەکە ڕاستە هەندێک جار حاڵەتی قورزیە، بەڵام وەڵامی باشیان هەیە بۆ چارەسەر ئەکرێ لەما یەک دوو ڕۆژەرە چارەسەری باش وەربگرن و بنێرنە ماڵەوە. حساب کە لەوانەیە بەردەوام 150 بۆ 170 مناڵی تیابێ ئەوانەی کە داخڵەکرن لە ناو نەخۆشخانە، چونکە ڕۆژانە نزیکە بێتەوە لە 100 نەخۆش کە داخڵەکرێ. خۆ دەزانیەوەی کە داخڵەکە ڕۆژ دواتر لەوانەیە یەک دوو ڕۆژ بەردۆخیان باشە بێ و نێرنە ماڵەوە. بەڵام عادەتەن لە بینی 150 بۆ 170 مناڵ زۆر جار تایەتی. بەڵام بەشی یعنی دۆخی تەندروستی بەشی هەر زۆریان باشە، چونکە وەڵامیان بۆ چارەسەر هەیە. ئێمە حاڵەتانە داخڵەکەین کە تۆزێ توندن، بەڵام ئەوەیە کە توندەکان لە ماوەی خۆتەزانانی لەگەڵ چارەسەر وەرگرتن دۆخیان بەر و باشتر ڕوا دۆخی تەندروستیان. ڕۆژانە نزیکەی 700 منداڵ پشکنین ئەنجام دەدەن و ئێستا لە چاودێری ورد زیاتر لە 150 منداڵ لە ژێر چاودێریدایە. زیاتریش ئەو منداڵانن کە دوای پشکنین دەرکەوتووە توشبووی کۆرۆنان، ئەوانەشی پەتای ئاساییان هەبێت شوێنەکەیان بۆ جیاکراوەتەوە. خۆی پرسیارەکە جدیەکە ڕێک ئەوەیە بەڕاستیەوەی کە پێویستە دایکان و باوکان بزانن لە چه حاڵەتێکە پێویستەکە سەردانی نەخۆشخانەکەن لە چه حاڵەتێکە لە ماڵەوە کرێ چارەسەر وەربگرێت. ئێمە ئەمانەوێ هەموو پەتایەک ئەوەی کە مناڵێگرێ مامەڵی وەک کۆڕۆنا لەگەڵا بکرێت بۆی کە تاوەی کە تەشخیص دەگرێت، حتا تەشخیصکردن لە ماڵەوە تۆزە قورسە. خۆ دەزانی ئەو سامپڵی وەرەگرێ ئێمە زۆر جار حاڵەتەکان دڵنیاین کە کۆڕۆناشن بە نێگەتیڤیەتەوە، بۆی ئەکرێ هەموو ئەو حاڵەتانە وەک کۆڕۆنا مامەڵی لەگەڵا بکرێت، نەک لەبەری خەڵک ترسێنین، لەبەرەوەی کە خەڵکە خۆپارێزی تەواو بکات. چ کاتێکا پێویستە بێن سەردانی نەخۆشخانە بکەن، ئەگەر تایەکی زۆر بەرزی هەبوو، سەرێشەیەکی زۆری لەگەڵا بوو، سکچون و شانەوەیکی زۆری هەبوو، خواردنی بۆ نەخورا، هەناسەی تون بوو، یعنی تۆ لەو کاتانەیە ئەگەر هەستی کرد یاخود گەشتەی لەگەڵا بوو لەو کاتانە ئەکرێت سەردانی نەخۆشخانەکە. بەڵام ئەگەر تایەکی کەمی هەبوو، سکچون و شانەوەیکی کەم بوو، سەرێشەیەکی زۆر کەم بوو، ئەکرێ هەر لە ماڵەوە بە پشوەرگرتن بۆی کە نەچێتەوە قوتابخانە و هەر لە ماڵەوە ئەکرێ بە پێدانی شلەمەنیەکی زۆر دابەزاننی تاکەی و پشوەرگرتن ئەکرێت لە ماڵەوە چارەسەر وەربگرێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تەنها دوو حاڵەتێکیان لە دەستدانی منداڵان هەبووە بەهۆی پەتای کۆرۆناوە. ئەوانیش ئەو منداڵانە بوون کە نەخۆشی دیکەی دێشخانیان لەگەڵدا بووە. پزیشکان هۆشداری دەدەن پێویستە دایکان و باوکان زیاتر پارێزگاری لە منداڵەکانیان بکەن، بەتایبەت لە قەرەباڵخی و لە سەرماش بیان پارێزن. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.